بەڕاستی خولێکی سەرکەوتووان کردوێتەوە و هەرچەندە قەیرانی دارایی و کرۆنا و ئەو هەموو کێشەمان هەیە بەڵام زۆر بە سەرکەوتوانە خولەکان بڕۆ گرتو. ئەم جۆرە خوڵانش کاریگەریکی زۆریە لەسەر یاریزان بۆ نمونە 2 مانگ بەهۆی کرۆناوە هیچ نایانێک ڕایەنانی نەکردەوە خولەکان وەستاوە لەم خولانەوە توانن قۆی بەدەنیان زیاتر باشکەنەوە و ئاسیان بەرەو پێشەوە بن و دووبارە بگەڕێنەوە بۆ نادەکان وەکو نیە لە سفرەوە دەست پێکەوە توانم بڵێم 180 ئەمجا دەسەکەیتەوە تەمرینەکان. ئێمە لە درێژەی کار و چالاکیەکانی خۆماندا لە ساڵی 2020 خولی جامی ڕزگاریمان کرد بە ناوی وەرزشکاری کۆچکردو دکتۆر فەرات کەریم لە خولەکەدا 22 تیپی ملی سنوورەکەمان بەشداری کردووە. خولەکە دیارە پێش ئەوەی ڤایرۆسی کۆرونا بێتە ناو هەرێمی کورسانەوە خولەکەمان کرد بەڵام بۆ ماوەی 2-3 مانگ خولەکە دواکە و خۆشبەختانە ئەم ڕۆژیاری کۆتایی لە نێوان هەردوو تیپی نارێن و نەورۆز ئەنجام درا و دیارە ئەمیش خزمەتێکی گەورەیە بە وەردشکاران و گەنجانی ناحیەکەمان. Kaptan Salman